بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. صلاة إخوة قولة لهم ولا يقبئ لا وتالي أمرمان إن شاء الله لدرس أمرمان عسران قيشنا بابتي باسكردني آدابي خوێندنەوەی قورئانی پیرۆز دەب بابەتمان باس کرد واتە دەخاڵمان باس کرد لە خزمەتی جەنابتانە لەوە ڕاوەستاین کە کۆبوونەوەی دانیشتن لە خزمەتی قورئانی پیرۆز بە یەکەوە چەنە گرنگە ئینسان ئیسفادەی لێ بکات. وتمان ئەوە بوو پێغەمبەری نازدار فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کۆمەڵێک کۆ بێتەوە لە ماڵێک لە ماڵەکانی خوا يتلون كتاب الله ويتدارسون بينهم إلا نزلت عليهم السكينة إلا سكينة خوادا بزي بسريان دا وغشيتهم الرحمة رحمة مهرباني خوادا بزي بسريان دا وحفتهم الملائكة وملائكة دوري عند قريه وذكرهم الله فيما عنده ولا يپروردگار باسي أم بندانه دكريه واتا لحضوري خوادا باسيان دكريه كبو أونا أككيان قوريه وبيروزه. أتشين السر أوي كوا أبو منصور خياط يكيكا لو بياوا برزانا أفرمي تمني زوري بسر برد لفيربوني قرآن دا واتا فيري من دالكان يكي القرآن وايلي هات كا من دالكي زوري في قرآن كدن بياوا إيشي هر أو بوا وباشان الدواي لخو داخ بوفاتي كردوا خلقي كيشاك خوي بيو بينيا لان برسي وفرميانا وزعت شونا دنگو باست شونا فرميتي خواي قوري لين خوش بوا وتيان السبب چيا يعني بو چي كاري قورت كردوا چي كاري انجام داوة قوري بي لحضوري خوادا اوش عليه لبر اويا كأو من دال الشينانم سورة فاتحة فير كردوا يعني بس سورة فاتحة فيري من على كاني كردوا كومل منال هاتون بس سورة فاتحة بجواني فيرياني كردوا بوت السببي اوي كخواي متعال خواي پروردگار لي خوش به كواكا مددارسين قرآن اواني ككوبنا وبدوري قرآن دا براستي اركي كاريكي زور قوي خالي ينظام جوبرتن لقرآن خواهي پروردگار فرمي وإذا قرئ القرآن فاستمعوا له وانصتوا لعلكم ترحمون. اگه قرآن خوين را جو بگرن واتا ابي اما بيدنگ بين لهرچی شوێنەکە قورئان خوێنرا ئەبێ بێدەنگ بین. بەڵام لێرە ملاحەزەیەکە زۆر جار لە دوکانێکا سێرەکەی ها بەسەر قورئانە و دەمەتەقەی ئەکرێ لە مەجلیسێکا دانیشیت خوا با بخەینە سەر قورئان و لێلاوە دەمەتەقەی ئەکرێ های ناو سیارەکە تا ئەخەیتە سەر قورئان و لەگەڵ ئەوانەی کە لەگەڵتایە لەناو شۆفێرەکە بڵێین دەمەتەقەی ئەکرێ ئەمانە ناوێ یان لە ماڵا و تەلەڤیزیۆنەکە خرێتە سەر قورئان و لە ماڵەوە دەمەتەقەی و تر هەموو سوعبێتێک و هەموو گاڵتە و شتێکرێ ئەمە نابێ بەڕاست چونکە خوا گیانە فەرمێ وإذا قرئ القرآن فاستمعوا له وانصتوا. ئەگە قورئان خوێنرا گوێی لێ بگرن واتا بێدەنگ بن گوێڕاگرن بۆ کەلامی خوا وەیە بێ ملاحەزەیە وەرگرین و یابین لە هەرچی شوێن و کاتێکدا قورئان خوێنرا ئەبێ ئێمە گوێ بگرین. ئەگەر نەمانتوانی ئەوە با لەو شوێنە یان ئەوەی قسەکانمان بکەین یان ئەوەی قورئانەکە لێ درێ گوێ لێ بگرین یەکێکیان بێ نابێ هەتگیان بە یەکەوە بێ. خاڵێکی تر لەو خاڵانە ڕەوشتی بەرز ڕەوشتی جوان ئەو کەسانی کە قورئانن خاوەن قورئانن ئەوە گرنگە خاوەن قورئانە بێ ڕەوشتی زۆر جوان بێ زۆر باش بێ زۆر چاک بێ و ئەبێ دڵی فراوان بێ دڵی گەورە بێ چونکە مەدام قورئان هەرە سەنگیا قورئان ئەخوێنێ ئەهلی قورئانە ئەهل القورئان وخاصته ئەهلی قورئان ئەهل الله وخاصته ئەهلی خوان تایبەتمەندی خوای پەروەردگارن ئەهلی قورئان ئەبێ ڕەوشتیان زۆر بەرز بێ خەڵک جیاوازی بکات لە نێوانی ئەمانە کە قورئانیان پێیە لەگەڵ خەڵکانێکی تردا ئەبێ فەرقێک هەبێت لەسەر لەگەڵ مرۆڤەکە لە تەعاملی لە قسە و باسی لە ئەحواڵی لەگەڵ خەڵکە ئەبێ جیاواز بێ
یەکێ لەو ئادابە گەورە و جوانانە ئەوەیە کە ئینسان لە هەموو کاتێکا ڕەوشتی جوان بێ بەڵام لەگەڵ قورئاندا ئەبێ جوانتر و چاکتر و باشتر بێ. خاڵێکی تر لەو خاڵانە ئەوەیە قورئان لە شوێنێکا بخوێنرێ شوێنەکە پاک بێ، شوێنەکە طاهر بێ، مطهر بێ، پاککەرەوە بێ، پاک بێ، شوێنێکی پیسە بێ. واتە ئەو شوێنانەی کە ئەعتیکافی تیاکرێ بەڕاستی زۆر جار لە ڕەمەزان ئەکرێ لە مزگەوت لە ماڵی خۆت نابێ شوێنەکە شوێنێکی پاک نەبێ دوو لە ڕوو جەنابتان. ئەوە ئەبێ چی بکە؟ ئەبێت شوێنەکە پاک بێ بۆی خوای متعال، چونکە ئینسان قورئانی خوێن مەلایکە دابەزێ، کە تۆ قورئانە خوێنی مەلایکە دابەزێ. ئەو شوێنە گە پیس بوو، ئەو شوێنە گە خراپ بوو، مەلایکە نایە بەلای تۆ، چونکە هەرچی شوێنەکەش مەلایکە نەهات خواگیان تەماشای ناکە. ئەوەیە ئەبێ وریاژی لێوەدا. خاڵێکی تر ئەوەیە قورئان ئەگە بتوانی ئینسان بە تایبەتی بە ڕۆژێک خوێنی سونەتش وایە ئینسان لە شەوانشا قورئان بخوێنێ، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شەوان قورئانی خوێندووە. ئەمجا فەرموویەتی دەربارەی ئەوەیشی کە لە شەواندا ئێمە قورئان بخوێنی لو كان يصلي من الليل فكان بعده لا ينام من الليل إلا قليلا. كاتي باسي مدحي بياويكي كردوه كسيكي كردوه كتشاكا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی عبد الله ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ سەحابەی خۆی بووە، چوتیانە چۆن پیاوێکە؟ فەرموویەتی پیاوێکی چاک و باشە. نعم الرجل عبد الله، باشترین و چاکترین پیاو عبد الله بۆ لو كان يصلي من الليل فكان بعده لا ينام من الليل إلا قليل. واتا ئەگەر شەو نوێژی بکردایە لەدوای شەو نوێژەکەی نەدەخەوت کەم نەبێ، واتا قورئانی دەخوێنێت. واتا صفاتی ئەوانەی کەوا قورئان خوێن بن شەوانش قورئان بەسەر ئەکەنەوە، قورئان دەخوێنن تایبەت. یان فەرموویەتی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم من نام عن حزبه أو عن شيء منه فقرأوا فيما بين صلاة الفجر وصلاة الظهر. قال لي أقل فكرة شو أقل شو نتواني بخواني هنا كي شو قرآني شو أو كداتنا بيخونا ما بين الفجر والظهر بيخبر تعقيب عليه بيخونا في غمرين أصدار فرمي عليه الصلاة والسلام. أقل فكرة شو يعني كفارة شيدانا وبمان أقل الشو أنا ما نتواني بخواني هنا كي شو خينا تعقيب يعني لدواء نجي بياني حتى نجي نيورو في غمر إخوان فرمي عليه الصلاة والسلام. خاڵێکی تر ئەوەیە لە قورئاندا هەندێک شوێنێ سوژدەی تایە، ئەبێمە سوژدە بەرین. بەڵام بزانین لە ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئیمامەکان سوژدەی تیلاوە، سوژدەی قورئان ئاەتەکان کە سوژدەی تایە واجبە، ئەبێ ئینسان بیبە نەیبا گونەحبارە بێ. لا ئیمام شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ سونەتە. ئێمە ئەم دوو ڕەئیە چۆن کۆکەینەوە؟ ئەگە خۆت بە تەنیا خوێندێت قورئان ئەوە سوژدە بەرە، واجبە بیخوێنە بۆ خۆت، چونکە تۆ خاوەنی ئەو قورئانی بە تاقی تەنیای. بەڵام ئەگە بە جەماعەت بوو کۆمەڵێک بوون ئەگە کەم بوون ئەتوانە هەمووتان بەیەکۆ بیبن باشترە، ئەمش هەروەها بێ. بەڵام ئەگەر هاتو ئیمام بووی ئیمامی خەڵک بووی زانیت ئەو خەڵکە سوژدە بەری نوێژەکە تێکەچێ لێ تێکەچێ نیمەیە سێتە پاوە نیمەی دانیشێ لەیرەدا ئیمامی شافعی وەرگرە با لەسەر خۆت واجب بێ، لەسەر مەأموم سنەتە، چونکە تۆ سوژدەی تیلاوەت برد یعنی بۆ گشتی بردتاتر پێویست ناکەوان بیبن. ئەلێرەدا بۆی زۆر جار ئێمە کەسێک ئیمامەتیەکە بێم حاڵەتە بزانێ، چونکە توێژی خەڵکی ناوەی ئێمە سوورەتێکە خوێنی سوژدەی تایە، ئەی ئەوانەی وا دوای ئەم قسە تێن خۆ نازانن کە تو ئەچیتە سوژدە نیمەیە سێتە پاوەم باش وایە سوژدەی خوێن مەچۆ سوژدە ئیمام دوای ئەوە سەلامت داوە سوژدە بەرە، سوژدەکەی تۆ بۆ هەمومان حەسابەت، چونکە تۆ ئیمامی ئێمە مەئمومی تابعی تۆی. چۆن خۆمان کردەوە تابعی مەلاو ئەڵڵاهو ئەکبەر ئەمەیە، چونکە فاتحای تۆ بۆ ئێمە ڕەوایە، هەموو شتێکی تۆ بۆ ئێمە ڕەوایە، ئێمە تۆ سایقی وەک سایقێکی واتەش بینە بێ، ئێمەش نەفەرین لە دواوە سوار بووینە ئاوایە. ئەتوانی لەیرەدا ئەو حکمی ئیمامی شافعی وەرگری، بەڵام بۆ خۆت ئەتوانی واجبەکە وەرگری. سوورەتەکانی ئەعراف و ڕعد و
نحل چواردە سورەتە: ئیسراء، مەریەم، حەج، فرقان، نەمل، تەنزیل، فصیلەت، نەجم، ئینشقاق، علەق. ئەم چواردە سورەتە سوژدەی تایە. ئینسان هەر بۆ معلومی جەنابتان. شێوەی سوژدە چۆن؟ شێوەکەی لای شافعیەکان ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ وەک نوێژ وایە ئەبێت چی کەی دانیشی جوان الله ئەکبەر ئەچتە سوژدە، ئەمجا دەیتەوە، ئەمجا سەلام بەڕاستا دەیتەوە، ئەمجا سەلام بە چەپە دەیت. ئەمە لەسەر مەذهەبی ئیمامی شافعی سەلامی تایە. سەلام نەدەی دروست نییە، ئەو سوژدەت کە بردووە لای شافعی وایە. بەڵام لای ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ سەلامی تیان نییە، سەلام نادەیتەوە. یعنی هەر سەلامی تیان نییە، نا بە سوژدەکە ئەبەی دەرەچی. بەڵام الله ئەعلەم ئینەکەی شافعی تەواوە، چونکە لەبەرەوەی سوژدەش بەشێکە عولەمایان اختلافیان هەیە، ئەڵێن وەک نوێژ وایە، ئەگە وەک نوێژ دای بنێ ئەبێ سەلام دەیتەوە. ئەگەر تایبەت داینەی سەربەخۆ داینەی وەک نوێژ نەبێ بەشێک بێ تایبەت بۆ خۆی، ئەوە سوژدەی ناوێت. ئیتر ئەتوانی بەم دوو حاڵەتە ئەگە کەسێکت بینی سەلامی داوە لە سوژدە هەر تەواوە، سەلامشی نەداوە هەر تەواوە، هەردووی تەواو ئینشاءڵڵا، بەس سەلامەکەی تیابێ باشترە. چی بخوێنین لە سوژدەی تیلاوە؟ ئەگە بتوانی دوعا زۆر کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوعاکانیدا خوێندوویەتی، ئەتوانی دوای لەبەریکەی لەو کتابانەی ئەسکارە هاتووە زۆرە دوعاکان، چونکە ناکرێ ئێمە بخوێنینەوە تاو نابێت. یان ئەگە دوعاتش نەزانی سبحان ربی الأعلا، ئەمە سێجا خوێنی و هەر وەک نوێژ کەچی ئەمجا پاشان دەیتەوە لە سوژدەکە دەرەچی تیایدا. ئەمە شێوازی سوژدەیە حەزم کرد کە مەشی بکەینەوە. خاڵێکی تر لەو خاڵانە ئەوەیە کە جێبەجێکردنی فەرمانەکانی قورئان، ئەوەی کە فەرمانی لاوە خوای پەروەردگار الذين آتيناهم الكتاب يتلون حق تلاوته، خوای پەروەردگار فەرمێ زانایان و مفەسیرین هاتوونە ئەمەیان تەفسیر کردووە، چەند تەفسیرێکیان داناوە. ئەفەرمێ داوای فەرمایشتی خوای پەروەردگار داوای ئەوە دەکا ئەبێ حرام و حەڵاڵ بزانی، خۆت دوور بگری لە حرام حەڵاڵەکانش ئەنجامی. أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون. أو آية فرمایشتی کە تەواومان کرد خوای پەروەردگار فەرمێ. ئەمە تەفسیری یەکەم. تەفسیری دووەم ئەفەرمێ لە خازنە هاتووە، لە تەفسیری خازنە هاتووە، ئەفەرمێ دەگونجێ هەر وەخت خۆی بیخوێنینەوە ماناکەی و لەوە زیاترش نەڕۆین، یعنی تەحریفی تیا نەکەین، گۆڕانکاری تیا نەکەین، چی لە لغا چی لە خوێندن بێ و چی لە معناش بێ، تەحریفی تیانە، زیادڕەوی تیا نەکەین، کەمڕەویشی تیا نەکەین. کەواتە ئەبێ ئینسان بزانێ بۆ نمونە لە قورئاندا کاتێ تەفسیرکردنی قورئان حەڵاڵ و حرامی جیا بکاتەوە و پاشانش ئەو فەرمایشتەی کە کردوویەتی خوای پەروەردگار جێبەجێی کە لە چاکە و خراپەکەش دوور کاتەوە. عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ سەحابەی نازداری پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم فەرمێت پێویستە هەڵگرتنی قورئان، ئەو کەسێک قورئانی هەڵگرتووە قورئانی پێیە کە لەگەڵ خەڵکیدا بۆ نمونە کاتێ بۆ نمونە خەڵک بە ڕۆژوو دەبێ یان خەڵک گرفتێ کێشەیەکی بۆ نمونە ئەم ئەبێ زیاتر لە ڕۆژەکەی پێوە دیار بێ قورئانە، یان ئەبێ بەو دایم و سەعات بەردەوام دڵخۆشی کەرێکی خەڵکی بێ، یعنی بەردەوام موژدەی خۆش بدە خەڵک، چونکە قورئانت پێیە. قورئان لە هەر کوێ بێ لە هەر چی شوێنێکا کێشە بێ، قورئان ئاەتێکی داناوە بۆ دڵخۆشکەری مرۆڤەکان، موژدەی خۆشی تایە. ئێستا من نتوانین بە ڕۆژوو کەسێک دێتە بێتاقەتە قورسە هیلاکم مامۆستا بەخوا نەخۆشم ناتوانم ڕۆژوو بگرم، بڵێ ئینشاڵڵا بیگرە ڕۆژۆکە شفایە، حەق ڕۆژۆکەی شفایە، هیچ شفایە ناگەیتە، هیچ شفایەک ناگاتە ڕۆژوو بۆ نەخۆش. حەزێکی ئەوانەی نەخۆشن دوای ئەم سی ڕۆژە بچن فەحسی خۆیان بکەن، پێشی ڕەمەدان فەحسێکی خۆت کە، دوای ئەم سی ڕۆژە فەحسێکی خۆت کە. ئەوانەی کە قەڵەون سێریان کە بزان چەندێ وەزنیان داوەزیە ڕێکەوە بووە، ئەوانەی کە خوێنیان خەسە بزان خوێنیان چۆن ڕێکەوە بووە، ئەوانەی کە شەکەرەیان هەیە، ئەوانەی کە زەختیان هەیە، ئەوانەی کە ئەوەکانی تر هەموو نەخۆشەکانی تر. چونکە ئەم ڕۆژوە تۆ لە بەیانیەوە بۆ خوای پەروەردگار بۆ خوای متعال ئای بە ڕۆژ و دەمت گردێتەوە خۆت گردێتەوە لە هەموو شتێک بەردەوام نوێژەکەی
قورئانە خوێنین عیبادەتی خواکەی لە ترسی خوادا بە تەئکید خوای پەروەردگار ئەو ئازاران ها بەیانتەوە دەیەت زۆر جاریش دەری ناکە زانن بۆ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام بەندەی وا هەیە زۆر تاوانبارە زۆر تاوانبارە ئەڵێ ئەمەنە بار ئەداتە سەریا ئەمەنە بار ئەداتە سەریا ئەم عەبدە ئەم بارانە وەربگرێ وەک هەدیە گەیە دیوانی خوا وەک منداڵێک کە تازە لە دایکە بێ یەک گوناحی پێوە نامێنێ یەک گوناح چونکە ئازار لە تۆی موسڵمان شفای پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام چونکە ئێمە کە نەخۆشەکەوین نەخۆشەکەمانش خەیرە خەیری تایە پاداشمان ئەداتە خوای گەورە هەر نەخۆشەکەش هیچە سەرژانێک سێوارێکی تێوە نانەخۆی سەرژانەکە ئەو سەرژانکردنە خەیرە ئەچی بۆ سەیدە لێ حەپی ئەسێنی سەرێشە ئەو پارەی ئەدەیتە ئەو حەپە ئەی خۆی وەکەوەی داتە فەقیری وەژار و نەدارێ چونکە بۆ سەرژانەکات تۆ لە پێناوی خوا سەرژانەکە هیلاک بوویت های بە ڕۆژوو ئەچی دەرزیەکە دێ ئەچی پارەی شتێکترە دێ هەمووی خەیرە هەمووی چونکە سەبەبەکە چیە ڕۆژووە کە من و تۆی ناین لەسەریەوە هیلاکە بین ماندوو ئەبین چاومانژانەکە پشتمانژانەکە تێرخەو نابین ئەمانە گشتی خەیرە وا مەزانە بەس ڕۆژ و دەم بگرینەوەتە خەیرە هەمووی خێرە هەمووی خێرە ئازارە لە گیانت هەمووی خێرە بۆت چونکە بۆ تۆ لەگەڵ ئەمما ناژی خواگیان سێت دەکا هەوست پێ نایگری خەڵکانێکە زۆر ڕۆژ و نادون ڕۆژ و چوار نازان ڕۆژ و چیە هەر نازان نوێژ چیە وەکەوانە توانی نەیگری بەڵام تۆ لەبەر خوا لە ترسی خوادا ئەمەت گرتووە کەواتە ئەبێ ئینسان ئەمە بزانێ ئەو شتانی کە چاک و باشە ئیمامی حەسەنی بەسری ئەفەرمێ ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ إن من كان قبلكم وراء القرآن رسالة منهم فكانوا يقرؤون بالليل وينفذوها بالنهار يعني شوان قرآن يعني أخيرا دفر من إمام حسن البصري ياو شاكان بالروج جب جانك بشو يعني خيرا بالروج بعملي تطبيق يعني شو بنظري بالروج بعملي أنجام هذا قرينجا تشوف إنسان بتواني القرآن آياتكين لخويا جب كاتي أيضا خاڵێکی تر ئەوەیە ئەبێ ئێمە قورئان کاتێ لەبەرەکەین قورئان کاتێ ئەخوێنین ئەبێ شایەتیمان بۆ بدات چونکە قورئان لە قیامەتا شایەتیەدا بۆ هەموو مرۆڤێ خەڵکی قورئان ناخوێنێ لە ژیانی قورئانی نەخوێندووە نایکاتەوە لاپەڕەکانی نەبینیوە لە ڕۆژی قیامەتە ئەم قورئانەتێ شکایەتی خۆی ئەکا لای خوا ئەڵێ خوایە ئەم کەسە ئەم مرۆڤە ئەم ئینسانە لە حضوری منە کوێر بووە خوایە لە قیامەتا بە کوێری حەشتی خوای گەورە ئەوانەی کە قورئان ناکەنن قورئان ناخوێنن قورئانیان نەبینیوە لە ژیانی قورئانی نەبینیوە لە ڕۆژی قیامەتا بە کوێری حەشەکە چونکە چاوەکانی بە قورئان هەڵهاتوو ئەمە وەجبەیەکە وەجبەیەترمان هەیە قورئانیان خوێندووە نیەتەکەیان پاک نەبوو خوا پەناماندا ئەمیش دێ شکایەتەکە ئەڵێ خوایە منی خوێند لەبەر مەسلحەت لەبەر دنیا لەبەر فڵان لەبەر فیسان لەبەر ئەوە ئەم شکایەتی تر کۆمەڵەترمان شێخ قورئانی خوێندووە لەبەر ڕەزامەندی خوا لەبەرەوەی لە ترسی خوادا بۆی فێر بێ هیلاک بووە لە پێناویدا ئەمش ئەتێ شفاعەتی بۆ کەڵێ خوایە گیان ئەم پیاوە منی خوێندووە ئەم کەسە ئەم ئینسانە ئەم مرۆڤە منی خوێندووە هاتوومە شەفاعەتەکەم بخێتە باش کەواتە قورئان لەسەر هەموومان ئینەکە شکایەت ئەکا بەڵام شکایەتی چاکەیە و شکایەتی خراپەیە خوا پەنامەمدا ئەفەرمن چیرۆکێک هاتووە حەدیسی مبارەکی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم وەک چیرۆک هاتووە ئەم پیاوێک هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی قورئانم فێر بکە ئەمە زۆر گرنگە ئەبێ ئێمە ئینسانەکانش بناسین کابرا ئێستا فکری تەواو نییە تو گەرەکتە دەی کاکە بێ قورئان لەبەر هێشتندا وەری ناگرێ چی لەبەر وەری ناگرێ لەبەری مەکە پێی چونکە ئێتە ماڵ بەسەریەوە قوڕ بەسەریە یەکێ قورئان لەبەر کا و دوای لە فکری بچی ئەمە عەزابی تایە چونکە ئەبێ وەک ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەعامل لەگەڵ خەڵک بکەین خەڵک بکەینە پۆل پۆل کابرا هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتوومەتە خزمەتت فێرم بکەی فەرمووی سێ سوورەتی
قورئان جوان بخوێن دەستی پێ بکە. ئەو شوتی ئەی پێغەمبەری خوا تەمەنم گەورەیە بەخوا ناتوانم ئەو سێ سوورەتە زۆر گەورەی ئەلیف لام ڕا و لەو کۆمەڵە سوورەتانەی ئەلیف لام میم و ئەوانەی کە گەورەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لە دوایدا وتی تەمەنم گەورە بوو زوانم قورس بوو و چاوم کز بوو و ناتوانم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی دەی سێ سوورەتی تر لەوە کەمتر وەک سوورەتی تەسبیح و ئەو سوورەتەکانی وەسەطەکان بڵێ سوورەتی لوقمان و ئەمانەی کە کەمتر لەوە. دووبارەی کردەوەتی ئەی پێغەمبەری خوا بەخوا ناتوانم ئەوش قورسە سێ سوورەت حتى خواترۆ پێغەمبەری خوا وتی دەی باشە سێ سوورەتی تر لە سوورەتی زیلزال و وەضحا و ئەمانە ئەم سیانە بۆ خۆت بخوێنەوە و جوان فێری بە ئەدەتوانیت لەبەرشی. ئەمش فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سوێن بەو کەسەی کە تۆی ناردووە سوێنی بەخوا خوارد بەحەق تۆی ناردووە بۆ ئێمە من لەمە زیاتر ناکەم یعنی لە قورئانە لەمە زیاتر ناخرم لەم سێ سوورەتە سوورەتی وەضحا و زیلزال و ئەمانە تاقەتەکەم ئەوەیە کەم ناکرێت یعنی سە پیاوێکی تەمەنمانەیە نازانێت سوورەت ناس و فەلەق و قول هو الله ئەحەد و هەر ئەمانە نازانێت لەوە زیاتر خوێنەواری نییە. ئەمەش فەرمووی وتی لەمە زیاتر من ناکەم. پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم فەرمووی کاتێ ڕۆیشت فەرمووی ئەو پیاوە بەختەوەرە ئەو پیاوە گەوعدەکەی باراتە بارە بەختەوەرە بەختەوەری دنیا و قیامەت. کەواتە ئێمە بزانین کە ئەوەی کە پێمان نەکرێت تااقەتمانەیە لە قورئانەوە بەڵام ئەمەشمانایەوە نییە خۆمان پشکەینەوە بەڵام ئەوانەی کە ناتوانن ئەمە بۆ کەسێکە کە خوێنەواری نییە پیاوێکی بەتەمەنە ئەو شتانە کە ناتوانێت ئەنجام بدات تایدا. خوای گەورە ڕەحم بە مولایەتان بکەوە خێرمان بکەوە لەشمان ساڵ بکە. خوای بمان کەیتە ئەهلی قورئان بمان کەیتە ئەهلی خۆت. خوای بە قورئان شەفاعەتمان بۆ بکە بمان باتە بەهەشت لێمان ڕازی بێ. خوای قورئان بکەیتە ئەوەی لەگەڵمانە بێ لە ڕۆژی مەحشەردا لەناو قەبردا لە ساحەی مەحشەردا. خوای قورئان بێتە ئەوەی کەوا ڕوسپی دنیا و قیامەتمان بکە. خوای قورئانەی خوێنین لە مانگەدا لێمان قبوڵ بکەی یا ڕەبی. خوای قورئانە بکەیتە ئەوەی کەوا لێمان ڕازی بی جێبەجێکەین ئەوەی چاکەیە ئەوەی خراپەیە خوایە دووری دوورمان بکەیتەوە چۆن خۆت داوا دەکەی لێمان. خوای ڕەحم بە مولایەتمان بکەی ڕەحم بە پیاوە تەمەنەکانمان بکەی. خوای لە چار ساڵ بکەی تەمەنیان پڕ خێر و بەرەکەت بکەی یا ڕەبی. یا ڕەبی خوای ڕەحم بە گەنج و لاوەکانمان بکەی ڕەحم بە دایک و خوشتانمان بکەی. خوای ڕەحم بە قوتابە شیرینەکانمان بکەی. خوایە سەرکەوتوو دنیا قیامەتیان بکەی. ڕەحم بە هەژار و نەدار و لە قەوماومان بکەی. خوایە گرفانیان پڕکەی ماڵیان پڕکەی. خوایە ڕەحم بە گەنجە جوانەکانمان بکەی. یا ڕەبی خوای ڕەحمە نەخۆشەکان بکەی ئەوەی داوای دوعای خێری کردووە داوای نەکردووە. خوایە وڵاتمان پارێزی لە هەموو وەیەک هەموو شەڕێک هەموو خراپیەک. خوایە لە تەپاڕەینەوە وڵاتمان پڕ هەرزانی بکەی. یا ڕەبی برایەتی تەبایی یەکریزی لە وڵاتمانە زیاتر بکەی. خوایە هەمومان چۆن ئاوا لە ماڵەکانی خۆت کۆمانەکەیتەوە لە بەهەشت و پان و بەرین بە حوزوری خۆت بە حوزوری نازەرەکەت کۆمان بکەیتەوە. ئامین ئامین. الحمد لله رب العالمين وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.